زیاتر السروی مجاره رابطه باندورا و سر بازارن ین دارایی بزانین چیه میوانه که من هیجل سلیمانی برز هوا عثمان شارزه بازارن دارایی لگل من ام کاتتن باش کاک هوا لو بسیاره دست بکم بانکی فدرالی بریاری دا به دستکاری نکردنی رژه سو اما چکاری گریه که لسر بازار دارایکان هبو به تایبەتیش زێر کە تایبەتمەندی بەڕێستانە. سڵاو لە تۆش ئوستازیان سڵاو لە بینەر بە ڕێزەکانت وەکو ئاگادارین لە ماوەی ساڵی ڕابردووە تاکو ئێستا بانکی فیدراڵی ئەمریکا بەردەوام بوو لە بەرزکردنەوەی ڕێژەی سوی بانکی بە ئامانجی دابەزاندنی ڕێژەی هەڵاوسان بەڵام لەم کۆتایانە لەم چەند مانگی کۆتاییە هەڵاوسان بەردەوام ڕووی لە دابەزین کرد لە 9.1ەوە کە بەرزترین ڕێژەی هەڵاوسان بوو لە ماوەی 40 ساڵی ڕابردووە و دوێنێ کە کۆدا داتا دەرچوو لەسەر هەڵاوسان بینیمان بە لە سەدا چوارات واتە ڕێژەکە لە سەدا 9.1ەوە بۆ لە سەدا 4 دابەزیوە ئەمە وای لە بانکی فیدراڵی ئەمریکا کردووە بوەستێت لە بەرزکردنەوەی ڕێژەی سوی بانکی واتە هەڵاوسان وردە وردە ڕوو لە دابەزین ئەکات بۆیە ئەمریکا بە پێویستی نازانێت لەم کاتەیە سوی بانکی بەرزکاتەوە بەرز نەکردنەوەی سوی بانکی بۆ مانایەت کە ئابوووریەکی سەلامەتیان هەیە و وەکو لە وتەکانی جیرۆم پاولیشە بینیمان کە بازاری کاری یەشتا بەهێزە و هەڵاوسان لەژێر کۆنتترۆلایە بەڵام بیریشمانەی ئاماژەشی بۆ کرد کە ئەگەر بێت و لە داتاکانی داهاتووە هەڵاوسان بە بەرزی بێتەوە بەردەوام ئەبن لە بەرزکردنەوەی ڕێژەی سو ئەمە تاکو ئەم دقەیە نادڵنیایەکی زۆر ئەدات بە بازرگان لە دوولایەنەوە لایەن یەکەمیان ئەوەی کە هەڵاوسانی ڕاگرتووە و بەرزی نەکردوێتەوە چکە ئەگەر بهاتایە و لەگەڵ هەڵاوسانەکە کە وەساوە وردەوردە بەرەو دابەزینە لەگەڵ یا ڕێژەی سوی بانکی بەرزکردایەتەوە فشارێکی زۆری ئەخسە سەر نرخی زێر بۆی دابەزینکە بۆ ئاستەکانی خوارەوە بەڵام وەستاندنی ڕێژەی سوی بانکی لە شوێنی خۆیە و لە هەمان کاتە ئاماژەدان بەوەی کە لە داهاتووە احتیمالی ئەوەی کردوانێک کە بتوانن جارێکی تر سوی بانکی بەرزکەنەوە نادڵنیایەکی زۆر ئەدا بە نرخی زێر بۆیە ئەبێ چاوەڕێی کاردانەوەی بازار بین باشە کاکیوە ئەم گۆڕانکاریانە طبعا کاریگەری لەسەر نرخی زێر دەکەن لە بازارە جیهانیەکان نرخی زێر لە بازارە جیهانەکان بەڕاستەخۆ بە نەڕاستەخۆ کاریگەری لەسەر نرخ و بەهای زێر هەیە لە بازارەکانی هەرێمی کوردستانیشدا دڵنیام ئێستا کچان ژنان خانمان جێمان لێ دەگرن بزانن ئەو خشت و زێریان هەیە ئێستا چیان بەسەر دێتن زێر ئێستا بەرەو چێ دەڕواتن ئایا نرخەکەی بەرز دەبێتن یان سەقامگیر دەبێت یان ڕۆی لە دابەزین بێت وساس زێر بە حکمی عملەیەکی سەلامەتە لە عالەمە یعنی وەکو بەراورد ناکرێ بە هیچ دۆلارێک هیچ یۆرۆیەک هیچ دراوێکە لە عالەمە هەیە زێر بەردەوام ڕووی لە بەرز بوونە بەڵام ئەگەربی بەراوردێکی بۆی کە تۆ خانمێکی یاخود کەسێکە لە ماڵەوە خۆی زێر بۆ خۆی ئەکرێ بەجددی ئێستا شوێنی کڕینی ئاڵتون نیە لەبەری ئاڵتون بەرزە پێشمان وایە هەر تەسریح بکە هەر دابەزینێ بکات بە ئاڕاستی خوارەوە خۆ ڕاستکردنەوەیەکە و لەگەڵ یا بەرزبوونی باشەکە خۆ یەکشت زۆر مهمە خاڵی داخڵبوون وساس ینی تۆ کەی ئاڵتون ئەکڕی کەی لی دەرەچی بە خازانج ئێمە بە تەواوەتی ئیشەکەمانەوێ وەکو مؤسسەی کراشفۆڕێکس بە تەواوەتی تەرکیز مەخسۆتە سەر ئەمە هەر کاتێک بە گونجاوی بزانین کە خەڵک یان بازرگان یان ئەو زەڕەنگارانن کە یانێ معاملی گەورە بکەن ئێمە لە کراشفۆڕێک سەوانەیە ڕۆژانە و مانگانە و حتا بۆ درێژخایان بۆ ساڵانەش پیانەڵین کەی بکڕن کەی بفرۆشن بەڵام ئێستا ئامۆژگاری ئەوە ناکەم زێڕەکانیان بفرۆشن لەبەر ئەوەی وەکو ئەبینە سیاسەتەکانی بانکی فیدراڵی بەم جۆرە ماوەتەوانی تاکو ئێسانە ئاڕاستی بازار ڕوون نەبوویەوە بە تەواوەتی و لەگەڵ کڕی نیشانیم بەڕاستی لەبەرەوەی نرخی زێر بەرزە بەڵام لەگەڵ هەر دابەزینێکە ئێمە لە لای خۆمانەوە لە مؤسسەکانی خۆمانەوە لە بڕۆکەری گۆر لە کراشفۆڕێکس شوێنی کڕینەکانیان بە بەردەوامی پێڵین کاکی وەکەواتە ئەوانەی بەنیازی ژن هێنانن جارێ هەندێک سەبر بگرن زێڕەکە نەکردن وانە بزەبت بەڕاستی ئێستا نرخی زێر بەرزە بەتایبەت لە بازارەکانی خۆمانە کاتێک حەقدەسێکی زۆری ئەچێتە سەر ینی ئێستا ئۆنسەیەکی زێر لە دەوروبەری 1950 دلارە ینی ئێسانە هەرچەنێک ئاڵتون بکڕیت ئیترچی بۆ ئەوە بێت خۆت لە ماڵەوە ئاڵتونە هەبیان بە مەبەستی مەسەلەی زەواج بێت هەر کاتێ بتوێ بیفرۆشیتوانێ بێ ئۆنسەی ئاڵتونە سەر 2000 دلارەوە ینا فرۆشتنەوەی ئاڵتون لە خواروی ئەم سعرانەوە بە زەرێکی زۆر ئەشکێتوانێ بەسەرەوە کەسەیە کەواتە بەپێ قسەکانی کاکیوا کە خۆی شارەزای بازارە دارەکان و بە تایبەتی لە زێر ئەوانەی بەنیازی ژنینان ئەگەر ئێستا زێڕەکان بکردن دوو جار زەرەر دەکەن وانە کاکیوە
باخسەکی جەنابەت بێ ئوستاس. پێم خۆشە لە کوتایە بە شوەیەکی تەکنیکی باس لە ئاراستەی زێر بکەی با کوتا پرسیارم ئەوە بێتن ئاراستەی زێر چی لێ دێتە هەرچەند باست کرد بەڵام ڕووە تەکنیکێکی پێم خۆشە. زۆر باشە ئەگەر شاشەکە بێتە بەردەمان بەڵێ ئەگەر هاوکارانم بەڵێ دەستخۆش. طبعا ئەمە ئێستا باسمان کرد وستاتیان ئەمە لە ڕووی فەندەمێنتاڵەوە بوو یعنی ئاماژەمان بۆ کرد کە هەواڵەکان تا ئێسانە یەکلاکەرەوە نەبوون بەڵام ئێمە دوو ناوچەی کڕین و فرۆشتنمان هەیە بە تایبەت بۆ زەڕەنگەرە بەڕێزەکان و ئەوانی کە لە بازاڕە دارایەکانە لە فۆڕێکسا ئیشەکەن ئەیانەوێت لەگەڵ ئێمە معاملەکانیان کەن ئێمە دوو ناوچەیان پێڵن کە ئەتوانین ئیسوادی زۆر باشی لێ بکەن. جێگیربوونی نرخی ئاڵتون چی بۆ ئەم هەفتەیە بێ خودت بۆ هەفتی داهاتوو بێ وەکو بە هێڵە زەردەکە دیاری کراوە لە سەر و ئاسی 1970 دلارەوە ئەتوانێت ئاراستێکی باش وا بە ئاڵتون بە ئامانجی گەیشتن بە 1984 دلار بۆ هەر ئۆنسێک و دواتر بەرزبوونەوەی بەرەو 2000 دلار یاخود 2010 دلار. وەسابتبوونی نرخی زێر لە خوار ئاستەکانی 1932 دلارەوە فشارێکی زۆرە خاتە سەر نرخی زێر بۆ دابەزین بە ئامانجی گەیشتنی بە 1950 دلار و دواتر 1890 دلار و 1850 دلار. بەڵام زۆر گرنگە بەڕاستی بەلایانی کەمەوە ماوەی ڕۆژێک نرخ لە خوار ئەو سعرەوە بمێنێتەوە یاخود لە سەرەوە سعرەوە بمێنێتەوە کاتە ئێمە لە بینی ئەم دوو شتین وستاس لە سەر و 1970 ئەتوانین بەکڕین داغڵبین و لە خوار 1932 شەوە ئەتوانین بە فرۆشن داغڵبین و ئامانجەکانیشمان گەورەیە بۆ ئەو داغڵبوونانش ئێمە بەردەوام هاوکاری بازرگانەکانمانەکەین لەو بەڵێ. زۆر باشە بڕێز هیوا عوسمان شارەزای بازارە دارایەکان سوپاس بۆ شیکردنەوەکانت کە لە سلێمانیەوە لەگەڵمان بووی.